دانای خی گەورە و میرەبان خۆشەویستان و ئەزیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایجی پێیان بە خزمەتی وی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ لەگەڵ بەشێ لە وڵاتیان گفتوگۆ دەکەم لەسەر ئەوەی چۆن بتوانین لە کات و ساتەکانی تاقیکردنەوەدا هانی خوێندکاران بدەین تاوەکو لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بێت و بە تایبەتی لە ماڵەوە کەشێکی ئارامی بۆ بڕەخسێنین چونکە قوتابی پێویستی بە کەشێکی ئارام هەیە و گرینگە لەگەڵ ئەوەشدا دایک و باوکان سەردانیکردنی خزمان کەمتر بکەنەوە، سەردانیکردنی دۆستان کەمتر بکەنەوە تاوەکو قوتابیەکە لە کاتی تاقیکردنەوەی سەرکەوتوو بێت و کێشە و گیر و گرفتەکانیان لەو کات و سادە باز نەکەن و سیرکردنی درامایەکان فلیمەکان کەم بکەنەوە، سیرکردنی هەواڵەکان کەم بکەنەوە و هانی قوتابیان بدەن ئامۆژگاریان بکەن تاوەکو لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن. من بۆ ئەم باس و خواسە قسە لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم، ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن لەگەڵمان نابن. یەک لە نەخۆشە زۆر خراپەکانی کە تووشی کۆمەڵگەی کوردی بۆ بە خۆشمانەوە بابەتی بەکارهێنانی ئەنتەرنێتە لە ماڵەکان. ئێستا دەتانی لە مارەوە نەستە دەری ئەو ماوەی خلالی 15-20 ڕۆژەکە هەوڵ بدا ئەو مندارێک کە لە ماری بە تەواوی خینەکەی بکات. دەبێت دایک و باوک تەواو وریا بێ کە ساعتی منداڵەکەی خۆی خوێن بێتەوە لە چ کاتێکدا چه هاندانێکی پێدەدا. نەک مندارەکەی بشێتەوە کوڕم لۆ ناخینیان چیژم لۆ ناخین چیژ و کوڕی فرانی بووی تا ئەوات و نابێنە ئەوهانە ئەوە مەکسوری پێدەگو شکاندنەوە یعنی ڕخەچی لە دروست دەبینە. سلام علیکم. علیکم السلام و رحمة الله برای عزیزم. ئەمڕۆ باسی تەورەکەم لەسەرەوەی چۆن هانی قوتابیان بدەین بە تایبەتی کێسە لە نزیک دەبینەوە لە دەستپێکردنی تاقیکردنەوەکان چۆن کەشێکی ئارامیان لە بۆ ڕێک بێخین و چۆن هانیان بدەین تاوەکو ئەوان لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن. دەستان خۆش بێ بۆ ئەم تەوارەیە بابەتی خوێندن لە سەرەتاوە یعنی ئەگەر بیر بکەیتەوە پەیوەستە بە زانست مرۆڤ بۆ ئامانجی بۆ هەدەفێک هەوڵەدا لێرەیە ئەگەر بێت و مرۆڤێک ئامانجێکی گەورە پاڵنەرێک نەبێ تا ئێستا خۆی یەکلا نەکردوەوە یعنی مرۆڤ ئەسڵ وایە وەکو بڵێ حەق وایە و لە زۆر وڵاتیشەیە وایە لە 6 بۆ 9 سەرەتاییەوە ئەم کەسە خۆی یەکلا و کاتەوە لە چی بوارێکە سەرکەوتووە یعنی معقوڵە بۆ نمونە ئەم کەسەیە لە ئەگاتە سەف 6 وەکو بڵێ 12 ئامادەی بۆ نمونە لە 12 ئامادەیی هێشتانم لی دیار نییە ئایا بێتە پزیشک ئەبێتە وەکو بڵێ ئەندازیار لە کۆتایە دەرەجەکە حکومەکە خۆی لێرە بەڕاستی مرۆڤ ئەم هەڵسەنگاندنەی کە ئێستا ئەکرێ وەکو بە بەغا بۆ نمونە ئەبێ ئیلا ئەو شتانێکەوە ئەخوێندرێ و منهەزەی ئەنووسرێتەوە کە 2 ڕۆژتریش بە نەس گۆڕا ئەو علمەیە گۆڕا ئەو گۆڕانکاری تێهات ئەبێ هەر هەمووی بێ بخوێنێ و لەبەری بکە و ئیمتیحان نەکرێتەوە وەکو شوێنێک وەکو شوێنێکی سجن وایە بۆ لەو کاتەیە بۆنە لە پۆلی 6 لە پۆلی 5 چواری ئامادەی کە باسەکەم بۆ ئێستا کە 12 لەو کاتەیە کە گەورەترین قووەتەیە ئێمە بەڕاستی من اینێکم خوێندەواڵێ مرۆڤ لەو کات ئێمە کاڵین گەنجێتی و مناڵین و مناڵینە ئێمە بەڕاستی خەڵەتەنراوین ئەگەر نا علم یاخود بۆ نەتوانای مرۆڤ نایی سەحابەمان هەبوو لە 13 ساڵەیە بۆ خاوەنی سرەیەک بووە هەبووە پاشا بووە لەم وڵاتە ئللا ئەبێ ئەو هەموو کۆمەڵە بربەستانە تێپەڕێنی کابرا بێ شعر لەبەر بکە و حەزی بە تووبە ئەڵێ بێ و شعرانە لەبەر بکەی ئەبێ ئەم هەندێ قانونی بیرکاری هەندێ شت هەیە کە لە ژیانیشی واقعیشە تیانە من کێشەی من بۆ سەر ڕای هەموو تێبینیەکانت بەڵام ئێستا قوتابیەک بۆ نمونە لە پۆلی 9 لە پۆلی 12 چۆن دایک و باوکی هانی داتان نمرەی بەرز بەدەست بێنێت تاوەکو دەرەجەکانی باش بێت هاندانەکە چۆن بێت بخۆم وەکو ڕاهێنەرێکی مەزاز ناسی لە مرۆڤەکان پۆلی نەکرێ بەسەر چەند بەشێکەوە یەکی لەو بەشانە هەندێک مرۆڤ هەیە حەزی بە خوێندن نییە هەندێک مرۆڤی حەزی بە خوێندنە توانای هەیە ینی هەممان ببینە مامۆسامان ببینە مەلا هەممان ببینە مهندس ئەو هەمووە نە بۆ لە ماڵی تۆیە 5 نەفەرتان هەیە سیانی هیچ پێویست ناکە بخوێنێ دوانی بخوێنێ ئاستێکی باڵا توانای هەیە شت لەبەرکردنی دەرکردنی باشە ئەوانە ئەبێ هەموو ئەوکانتر وەکو بڵێ لەو کاتەیە کە کاتێتی کاتی پێگەیشتێتی کاتی درێنێتی هەرمویان هاوکاری بکەن بەڵام ئەگەر لە ماڵێکە قورسایی بێتە سەر بەس دایک و باوک بەس دایک و باوکەکە بێتە قوربانی کە هەر هەمویان بێن هەوڵ بدەن ئەو مناڵەیە خزمەتی هەموو مناڵەکان بکەن لێرە ئاخرەمانی بۆ نمونە
وەکو بڵێ هەموو ڕۆژە سەفر و ئیش و کار و ژیان لە خۆیان مەحروم بکەن و هیچ دەنگە دەنگ نەکرێ باشە ئێمە پێشەوەی بین باسی ئەمە بکەین ئەی زروفی ماڵەکان زروفی ژیان پێش هەموو شتێک لە سەروی وەکو بڵێ حکوومەتەکانە کە بێ یارمەتی ئەو خەڵکەیە بدا بێ بزانێ کاتی ئیمتحانە ژیان ئاسایی بکاتەوە کارەبانە بڕێ ئەو بۆ نمونە کەسێ حەمام بکە لێرەیە کارەبای عام نییە گیزەرەکە پێبێ لە ماڵەوە بۆیلەرەکە پێبێ یعنی ئێمە بۆ منە خەڵکی چی توانایەکی بێ ڕۆژە کارەبا بڕێ ڕۆژێ هەمووی لە حاڵتێکی نفسەیە دواتریش مامۆستا و منهەجەکانیش وەکو بڵێ ڕاستێ بێ لە بنەڕەتەوە ئێمە بین بەس بڵین لە بنەڕەتەوە ئەبێ لەو منهەجەی کە دانراوە لەو مامۆستای کە ئیمتحانەکە ئەکا لە مەکتەبەکەەوە بگرە لە زروفی ژیان و هەمووی بێ ڕێک بێ بۆی تۆ کەسێ نەخۆش بێ ئەڵێ عقلێکی تەواو پێویستی بەلاشێکی تەواو هەیە ئێمە هەمووی نەخۆشیە هەمووی خەڵکی لە قەلەقی و لە شپرزەیە حەقا ڕاگەیاندنەکان لەم کاتەیە وەکو بڵێ دۆخی سیاسی و مشکلەی وڵاتان و ژیان هەر شەرقڵاو سەد معدەل ئەکوڵێ پێویست ناکە لەم کاتە دایک و باوک بوون منە بێن باسی شەڕ و جەنگ و ئەم شتانە بکەن مامۆستا سڵاوی خوات لێبێ چۆن بتوانین هاوکاری قوتابی بین چۆن بتوانین وە بکەین لە ماڵەوە کەشێکی ئارامیان بۆ بڕەخسێنین هاوکارێکی باشی قوتابیە بین تاوەکو نمرەی باش بەدەستبێنێتن بەڵێ خێر بن سەرچاو من وەکو هەر بەخۆم مامۆستای قوتابخانەم سەبارەت بە ڕەخسانی دۆخ گونجا بۆ قوتابی مامۆستا قسەکانی زۆر جوان و لەزێ بوو لە بنەڕەتەوە ئەوەی کە باسی کرد مەسلەی بابەتی منهەج و قوتابخانە و بژێوی ژیانی قوتابی و کەسوکاری قوتابی و تەنانەت بژێوی ژیانی مامۆستا هەموو ئەوانە کاریگەری لەسەر با بڵێن ئاست و توانە و گونجانی ژینگەی گونجاو هەیە بۆ قوتابی بەڵام لە کۆمەلگەی ئێمەدا بەداخەوە لانی ڕۆشنبیری کۆمەلگەکەمان ڕێزم هەیە بۆ هەموو لایەک بەڵام نەگەیشتەوە ئاسێ مەسەلەن لە کاتێکدا کە مەسەلەن کاتی تاقیکردنەوەکانە بەروونە ئێستا لەمڕۆ بەدواوە دەچینە قۆناغیەوە کە باڵێن لە قۆناغی پۆلی چواری سەرەتایی تاوەکو هەشت بۆ یا 11 ئەوانە کە هەمووی ئیمتحانی کۆتایی ساڵیانە ئایا کە سوکاری قوتابی ئەوەندە ڕۆشنبیریە هەیە کە لە ماوەیەدا سەردان و سەفەر و گەڕان و هاتو چوون و پیاسە و باڵێن بەشداریکردنی بۆنە و یادەکان بە هەر شێوەیەک لە شێوەکە هەرچی کە هەیە ئایا ئامادەن ڕایگرن کەمی بکەنەوە یەک لە نەخۆشە زۆر خراپەکانی کە تووشی کۆمەڵگەی کوردی بۆ بە خۆشمانەوە بابەتی بەکارهێنانی ئەنتەرنێتە لە ماڵەکان ئایا چە خێزانێک لە خێزانەکانی ئێمە ئامادەی لە ماوەی ئەچەند ڕۆژەدا بەکارهێنانی ئەنتەرنێت نەگرابگری بەڵکو بتوانانی سنوورداری بکە زۆر کەم نەو خێزانانێکەوە کاران دەکەن سەرڕای ئەوەی کە بەشێکی زۆر لە خێزانەکان لە ڕووی دابینکردنی شوێن باورین گرفتیان هەیە مەسەن خێزانی وامان هەیە چەند منداڵی لە قوتابخانەیە لەوانێ ژوورێکی هەیە دوو ژووری هەیە ئایا ئەو خێزان و چۆن بتوانانی مەسەلەن با بڵێن کەشێکی ئارام لە بۆ قوتابی دابین کە بنمونە زۆر خێزانمان هەیە با بڵێن شوێنی حەوانەوەیان کەمە و با بڵێن قوتابی لەوانێ لە زیاتی ئێسام خێزان دەناسم لە زیاتی قوتابیەک دوانزەی ئامادەین ئایا چۆن بتوانانی ژینگەیەک بۆ ئەو دوو کەسە ئەو دوو قوتابی دابین بکە کە زیانی پێنەگەیات مامۆستا چۆن دەتوانیتن زانی مەسلەی چۆن توانینەکە ئەم وات پێ دەڵێم کاریگەری کۆی گشتی بارودۆخەکە لە دەگەڕێتەوە سەر هەموو خەڵکی هەموو ینی کۆمەلگایەکە بە گشتی بنمونە ئەتوو لە ماڵی خۆت قوتابیت هەیە ئایا ئەم دەتوانم کە حەزم لێ سەردانم بکەم ببینم دەتوانم دام بەخۆم دابگرم تا کاتی امتحانەکان تەواو دەبی قوتابیەکانی امتحانیان تەواو دەبی ئەوجا بێم سەردانەکەت بکەم کەواتە دەبێ ئەومان لەبەر چاوی سەردانیەکان وەکو خۆت دەڵێ سەردانیەکان کەم بکەینەوە یەکەم بۆ نمونە سیرکردنی هەواڵەکان سیرکردنی دراماکان بەکارهێنانی موبایل سنووردار بکرێ بەڵێ باسکردنی کۆمەڵێک بابەت هەیە مەسەلەن لە ماڵەوە مامۆستاش باسی کرد بابەسی مەسەلەن ئەوەی بەتایبەت لە ڕووی سیاسیەوە با بڵێن ئەو هەموو بارودۆخە ناخۆشە لە ڕۆژەڵات زیان بەگشتی دەگوزارێ بنمونە ئێستا کاریگەرترین ئەو ڕووداوانەکە هەیە ڕۆژانە مەسەلەن ئەوەی کە لە غەزە دەیبینی جەرجی ئینسان دەسووتێنی یعنی بەڕاستی ئینسانی مسلمان ئەگەر مسلمان بی خوای گەورەی ئیمانی پێداوی دەبی لە ناخۆ بسووتێ یعنی تو دیمەنێک لەو دیمەنانە دەبینی یعنی چۆن پێشبینی ئەوە دەکەی کە داهاتوی ئەو قوتابیەت مەسەلەن جوانتر بکەیت با بڵێن ئێستا تو یان چۆن باسی ئەو ڕووداوە بۆ منداڵەکەت بکەیت چۆن تێ بگەینی هەرچەندە ئەرچی سەرشانی هەمومانە تێ بگەینین و فێری بکەین و پێ بڵێن کە ئەوە دینە ئەوە ئەخلاقە و مسلمانێتیە ئەوە ئەرچی خوایە ئەوە ئەرچی ئیسلامەتی لەسەرمان بنمونە وەنیە بەڵام کۆی هەموو ئەو بارودۆخانە ئایا دەتوانین ئەمەش ئەو ژینگەی بڕەخسێنی کە قوتابیکیدا بخوێنی وەک مامۆستا باسی کرد دووبارەی دەکەمەوە سەبارەت بمەنە هەزەکە یعنی ئەستا بنمونە ئەوەی کە ئەمساڵ لە کوردستان گوزەرا نیوەی کوردستان دەوام هەبوو نیوەی نەبوو ئەمە لە سنووری هەولێر کە دەوام هەبوو بنمونە بەشی زۆری ئەو بابەتانێک کە خوێندرا لە دوای ئەوەی کە لە وەرزی دووەم لە سنووری سلێمانی باڵێن قوتابخانە دەستی پێکردەوە هیچ حسابێک لە بە سنووری هەولێر دووەک نەکرا
زۆربەی ئەو بەشانێک لە هەولێر خوێندرا بوو هەر تەرک کرا یعنی من وەکو مامۆستایەک بەڕاستی دەستم سارد بوو دەستم بە خۆمدا بەردایەوە یعنی هەست و توانە و جورئەتێک کە هەم بوو بەڕاستی خاو بوومەوە ئەو قوتابی بە هەمان شێوە دەگو مامۆستا باشە لۆ ئەومان خوێندووە لەو لای تەرکرایە ئەدی ئەمە لۆ چ خوێندمان فێلان ئاخی خۆیتی ئەمن 4 مانگ لەگەڵی بەردەوام بووم ماندوم کردی خۆم ماندوو کرد ئەوم ئەزیەت داوە ئەرکم پێداوە هاتوو جێبەجێ کردووە ئێستا دێ لە کاتی امتحان کوڕم ئەوەی مەخوێنە بابەجان ئەوە واجب نییە ئەوە تەرکە لە مامۆستا سەبەبەکەی ئەوەیە کە لەوێ ئەو هابوو لێرە ئەو هابوو ئایا ئەوە چ ژینگەک لە دەرونی قوتابی دروست دەکە ئاتوبی لە جێ قوتابەکەی یعنی بیر لە چی دەکەیەوە قوتابی تێ لە ماڵەوە بەڵێ بەڵێ چۆن هانی دەدەی کە سەرکەوتوو بێ لە تاقیکردنەوەکان ئێستاکەم هەلەکانم لە بۆ ڕەخساندینە ئێستاکە برێن کە ئیش و کار و کەسابەت یعنی جێگای تایبەتم لە بۆ ئەوە کردینە کە بخینینەوە بەڕاستی ئەمە سەردەمانە گو لە خوێندین هیچ مەجالێکمان نەبوو ڕاستی یانی ئێستا لەباری ژیانی خۆمان ئێستا کە ئەمە ئەومان کرد وەخت ئێستاەک لەباری خۆمە من لەبەر باری ژیانمەکە ناخۆش بوو کار و کەسابەت نەبوو زەحمەت بوو من بەخۆم یەک لەبار خۆم هینایتە دەرێ لە مەکتەبێ بەسەوان ئێستا هەموو هەلەشانی الحەمدولله لە خوای بەزیاد ئەگەر بخینن ئەو مەجالەکەیان هەیە بەڕاستی هانیشماندانە لەو خوێندنێکە لەو خۆیان لەو دوا ڕۆژ کە دەبنە شتێک لە قازان جوانە ئێستاوان ئەو مەزالیان هەیە و شیمەنیەکە پێشتر گرانی و ماندی بوون و هیلاکت ئێستاوانە و مەزالیان هەیە ئەگەر بخینن یعنی ئەو ماندووبوونەی وەکو پێشوو نمایە ئێستا خەڵک بە ئاسانی دەتوانێت ئەگەر بخینی وەسایل زۆر ئێستا هەر کەسە چی مەبەستی خوێندن بێستا وەسایل زۆرە کابرا پێشتر مامەستا ئێستا دەتان لە ماری خۆ هەم وەسایلەکان لە موبایلی دەتانی دەربینی لە بۆ خۆی بخینیتن ئێستا چەندە گرینگە دایک و باوکان ڕەچای ئەو بکەن کە قوتابیەکانی تاقیکردنەوەیان هەیە زۆر سەردانیان نەکەن و خەڵکی دیکەش ئەو ماڵانەی کە قوتابیان هەیە سەردانی ئەو ماڵە نەکەن هەتا تاقیکردنەوەکان تەواو دەبێت دواتر دەتوانن پەیوەندەکانیان ئاسایی بکەنەوە بەڵام کاتی تاقیکردنەوە بۆ منە ئەو قوتابی بەشتی دیکەوە سەرقاڵ نەبێ مەشغوڵ نەبێتن بەخوا زۆر گرنگ ئێستا خاستنی وەنیە ئێستا سەردانی بکە ئێستا دەتانی لە ماڕەوە نەستە دەرێ ئەو ماوەی خلالی 15-20 ڕۆژەکە هەوڵ بدا ئەو مندارێک کە لە ماری بە تەواوی خوێندنەکەی بکاتن ئەوەی مەقسەدی خوێندنەکە بیتن بەڕاستی ئێستاک لە بار خۆستامە ئەوڕۆ لەبەرەوە پێشنگای گوتمان با سەردانش پێنەگەنە ئەمە هەر لە ماری بووینە بەڕاستی بەس گوتمان ئەوڕۆ سەردانشی پێشنگای لەبەر کتێبی هەم لەبەر مندارەکانیش بەڕاستی یعنی گوتمان ئەوانیش بەڕێ ئەوە مندارەکانەوە لە گەرمدانا سلام علیکم وعلیکە سلام وەڕەحمەت الله بەخێر بێن چی بکرێت بۆ ئەوەی قوتابی لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بێت ئێمە دەبێ بزانی کە کەشوهەوای قوتابی جیاوازە لە کەشوهەوای ناو ماڵ کاتێ دەڵێن ژنگەیەکی گونجاو بۆ قوتابی دروست بکرێت واتە قوتابی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی فکریەوە تەواو ئامادە بێ بۆ خوێندن لە ڕووی دەرونیەوە ئەو پێداویستەکانی ناو ماڵ پێداویستێکی گونجاو بێ لەگەڵ دەرونی منداڵەکەدا زایدن شێوازی فراهەمکردن یعنی وەکو بڵێ ئومێدێکی هەبێ بۆ منداڵەکە پێدا بڕوا بەشێکی زۆری دایک و باوکان یەکێک لە هەرە گرفتە سەرەکیەکان ئەوەیە سعی بکە هەوڵدا تێکۆشە ینی جۆرێک لە فرمانکردن بەسەر منداڵەکەدا لە کاتێکدا حەقڵی منداڵ خۆی گەورە لەسەر فیتراتێک دروستی کردوێتی هەمیشە دەبێت اختیاری بدەیتێ بڵێ ئایا سعی بکەی باشتر نییە ئایا ئەگەر سعی بکەی لەگەڵەوەی سعینەکەی جیاوازەکانسی هەمیشە بیکەنە پرسیار بۆ منداڵەکانتان پرسیاری لێ بکە بڵێ باشە هاوڕەکەت هۆکارەکانی زیرەکی هاوڕەکەت چییە بیژمێرە 1 2 3 لەو خاڵێکە دەگاتێ پێدوا لە منداڵەکەی تۆدانێ پرسیاری لەوێ لێ بکە دوانی بەراوردکردنیش بە منداڵی دیکەیەکەکە لە هۆکارە خراپەکان بەراوردکردن نا تۆ گفتوگۆی لەگەڵ دەکەی دەتەوێت نەتیجەیەک لە هاوڕەکەی کە لەوی دانی نەتیجەیەک وەرگری بۆ ئەو نەک بڵێ لەوە دەڵێ بۆ نمونە خاڵە باشەکانی تۆ خاڵە لاوازەکانی هاوڕەکەت بۆ هاوڕەکە لە تۆ لاوازترا هۆکارەکەی هاوڕەکەم ناخوێنێ هاوڕەکەم زۆر سەری ئایپاد دەکا هاوڕەکەم زۆر زەری خاڵەکە دەردەکەوێت کە تابیەکە زیرەک بێ دایک و باوک بە شێوازێکی دیکە بێزگەلە لە پرسیارکردن هانی بدا تاوەکو نمرەی زیاتر بەدەست بێنێ خۆی هاندانەکان دابش دەبن بەسەر دوو بەش هاندانی مادی هاندانی معنەوی بەڵام بە میقداری خۆی بە بڕی خۆی یعنی هاندانی مادی لە حەدی خۆی زیاتر بوو شتەکان گەورەتر بوون قیمەتی خۆی لەدەست دەدا هاندانی معنەویەکانیش ئەگەر لە قەبارەی خۆی گەورەتر بوون هەر قیمەت لەدەست دەدا ئەگە هاندانی بچووکش بۆ قیمەت لەدەست دەدا دەبێت دایک و باوک تەواوریا بێ کە ساعتی منداڵەکەی خۆی خوێن بێتەوە لە چ کاتێکدا چه هاندانێکی پێدەدا ئەوە زۆر گرنگە چونکە ژینگی ماڵێک لە ماڵێکی تر ناسێ ینی بەشێکی زۆری دەوڵەمەندەکان منداڵەکانی حەزیان لە خوێندنی و خەریکی ترن بۆ هەر لە سەرەتای خوێندندا هەندە هاندانە مادی معنەویەکانیان پێداون مەست بوون منداڵەکە یعنی وا لێدە بەکڕینی سیارەت بۆ دەکڕم وات بۆ دەکەم وا بچێ تۆ بخوێنە منداڵەکەەوەش ناخوێنە بۆ لەبەرەوەی دەبێت بزانین بەخشینەکانمان
یان هاندانەکانمان لە جزئی پێداویستی ئەوەدا بێ نەک زیاتر. هانی بدەن تەرجیعی بکەن و هەمیشە لەگەڵی بن و داوای لێ بکەن پێویستە و دابین بکەین گرینگەوە. ئەوە زۆر گرنگە لە ماڵەوە سەرپەرشتیاران هەمیشە هانیان بدەن و متمانەیان بۆ دروستکەن کە ئەتوانن لە بابڵێن تاقیکردنەوەکانیان و لە دەرسەکانیان سەرکەوتون. سیستمی خوێندن لە کوردستان سیستمی پەروەردە و پێگەیاندنە، بەڵام هێندەی گرنگی بە پەروەردەکە دەدرێت بە پێگەیاندن نادرێت. قوتابی سەرکەوتوو بێت پێشەوەچی دەبی پلانی هەبی. کۆمەڵێک پرسی وەکو مەسەلەی سوۆشیال میدیا بە زۆر لە جۆرەکان داخرانێکی بەسەردا بکرێت چکام داخرانە دەبێتەوە کاری بۆی کە ژینگەیەش لە بارتر و ئارامتر لە ماڵەوە بەرەخسێتن. مامۆستا سڵای خوا لێ سڵای خوا لە تو هەموو بینەر و بیسەرانی شەوی. ئێستا لە کات و ساتی تاقیکردنەوەکان نزیک دەبینەوە. دایک و باوک سەرپەرشتیاری منداڵ سەرپەرشتیاری قوتابی چۆن وا بکات قوتابیەکەی نمرەیەکی باش بەدەستبێنێتن. گومان لەوەدا نییە 6 مانگ یا خود 7 مانگ کە تەلەبە و قوتابی دەخینی چاوەڕوانی کۆتایی ئەزمموی ئەو چەند ڕۆژەیە پێویستە دایک و باوک هاوکاربی چۆن مامۆستا هاوکارە لە بۆ قوتابی خوێنکارەکانی و ئیدارەی قوتابخانە هاوکارە لە بۆ ئەو قوتابی خوێنکارانە بە هەمان شێوە دایک و باوک پێویستە هاوکاری بە هاوکاری چۆنە ئەوەلەندە بی ژینگەیەکی لەباریان لۆ دروستکە ژینگە لەباری وەکو ژوورێکی تەنیا یاخود مەکانێکی چاک لە پاشان نەبوونی ژاوەژاو کمکردنەوەی میێوانداری لە چوون لە هاتن ئەوجە لە پاش خواردنی سەحی پێدان ینی بزانە بەیانیان کوپەیەک شیر دەخوا جە نیوەڕۆ ئێوارە خواردنێکی تەبیعەت لەبەرەوەی زۆر کەسەی درەنگ لە خەوی هەردەچینە زووی هەر بستێنی لە خەوی و ئێواران هەوڵ بدا زوو بنێتەوە لە پاشان شتێکی ترەیە بەڕێزەکەم هەوڵ بدە ئەو مۆبایلە هاندی مۆبایلێ لێ وەربگرتەوە و کەناڵی سۆشال میدیایەکانی لەسەردا بخە لەبەرەوەی ئەگەر یەک ڕۆژ بەقەدەر دەزانی چەندی هەیە یەک ڕۆژ دێک درایتەوە بەقەدەر 15 ڕۆژی هەیە لەبەرەوەی حەفت ئیمتیحانی هەیە دەکات 14 ڕۆژ چاردە دابەشی بکە لەسەر حەفت مانجی حینەن ڕۆژی دەکات 15 ڕۆژ تا 17 ڕۆژ ڕادەوەستە کەوا بۆ هەوڵ بدات داک و باب ژینگەیەکی لەباری لە بۆ دروست بکاتن. ئەی قسەی خۆش ئامۆژگاریکردن چەندێک هاندەرێکی باشە لە بۆی گومان لەوە دانیە ئەگەر هات و دایک و باوک مڕەبی بوو جوان پەروەردەکردنی منداڵەکەی خۆی بایەخی پێ بدە هەوڵ بدات نەک مندارەکەی بشێنەوە کوڕم لۆ ناخین یان چیژم لۆ ناخین چیژ و کوڕفرانی بووی تا ئەوات و نابێنە ئەوانە ئەوە مەکسوری پێدەگو شکاندنەوە یعنی ڕکەچی لە دروست دەبینە ڕۆڵە جاگەت و بخینی ئایندەت مستەقبل دوایە ئەو جە و شادەی بەدەستدەینیانی بەسەردا هەرگوتن ئەو جە دوایە ڕقبوونەوە تووڕەبوون عاجزی ئەو شتانە نێلیتن ینی قسەی خۆش بەردەوام ڕووخۆشی هەوڵدان هەرکو باسمان کرد ژینگە لەباری خۆ بەستەنا خانیوبەرە نییە یان بەستەنا شوێنێکی ئارام دەبی لە ڕووی تەعاملکردن و هەوچکەوتنی شعور و عەقڵ و تەبیعەتی ئەو کەسەش بپارێزی لە کچی لە کوڕی. مامۆستا بەشێک لە دایک و باوکان دابینکردنی کەشێکی ئارام واتێ گەیشتنە و منداڵە بەردەوام خەتی ئینتەرنێتی هەبێت یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە منداڵ نەخوێنێ ئەوەی بە بەردەوام خەتی هەبیتن بۆیە پێویستە لەگەڵی بیبزانی لە چ کاتێک پێویستیتی و چەندێک کاریگەری لەسەر بەزی دێڵیتن لۆی ئەگە بکرێتن پێدوانیە چەندی موبایلی کەمتر بەکاربیێنی دەتوانانی زیاتر دەستەکەی خۆی بخوێنیتن گومان لەوە دانی ئێسامە علمی نەفس باز دەکات دەرێ هەر نووسینێک ئاساری بابرێن یەک بەشە جێگرتن ئاساری 5 بەشە بەڵام بینین ئاساری 15 بەشە ئەو شتەی کە دەبینی لە کورتە ڤیددیۆیەک دەبینی حقلی جامد دەکات بەش ئێستا زۆر جار هەیە ئێمە بخۆم لەبەرەوەی مدەڕیسم دەزانم زۆر جارێ بە تەڵەبەکان دەرێم دەزانێت ئێستا پێویستە ئێمە چ بکەین پێویستە ئێمە هەوڵ بدەین یعنی ئێستا بۆ نمونە ئەتوو ژینگە لەباری ئەو منداڵی کۆ دروست بکەین تەڵەبەکە دێتن 5 ساعت 8 ساعت دەخینەوە بەڵام خینەوەیشی سادە ئەوجە قسەیەکی خۆش واقعی لۆ بجەرمەوە لەسەر ئەو مۆزوعە تەڵەبەک چوومە مارج تەلبەک زانی کوی دەخین بنیشتی لە دەوی بوو تەمەشای تەلەڤیزۆنی دەکرد لە سەدە بوو مۆبایلەکەشی ئیشی دەکرد ئەو جە دەشخینەوە بەینامەی تەمەشای شاشەکەی دەکردینەوە بنیشتەکەشی دەزوی خینەوە گوتم بابە نەخینەوەکەت خینەوەیە نەبنیش جوینەکە نەتەمەشای مۆبایلەکەی نە شاشەکەی دەبینی ساقیان غڵەتە چکە تو دەبی هەوڵ بدەیت کە باسی ژینگە لەباریمان کرد دەبی ئەو کەسە ئەو تەڵەبە ئەو قوتابی ئەو خوێنکارە هەوڵ بدا 1 ساعت بە تەواوی بخینتەوە لەو 4 ساعت 5 ساعتی زیاتر نابا 1 ساعت بخینتەوە بە تەواوی بەسە کافیە بەڵام بەعقلێکی تەواو بەعقلێکی سەلیم بە ژینگەیەکی تەواو هەوڵ بدا ژوورێکی ئارام دەتوانیتن دەسەڵاتیش دەوری هەیە لەسەرەوە پێشترێ لە بیرمە لە ساری هەفتایەکان و هەشتایەکان هەتا بگرنەوەتەکانیش کەناڵەکان ڕادەگیران دەزانی ڕادەگیران ئیشی نەدەکرد حتا وەکو ئەو
ئیمتیحانە خلاص دەبیان تەلەڤیزیۆن خلاص دەبوو کەناڵەکانیشیان نەدەکرد. بە بەرنامەش خوێنی نەکەوانە سەر لە خۆ بشێوێنی ئەو کتێبی بخونێتان ئەو کتێبی هەندێک بەرنامە بخوێنی تولی بۆ ئێستا لە خۆی نەشێوێنی بە باشی خۆی ئامادەکە بچی تاقیکردنەوە نمرەیەکی باش و بە دڵخوازی خۆی بەدەست بینێ. ئەی چەندە گرینگە سەرپەرشتیاری بۆ هانی بداتە ژێعی بکە تەمەەن داکوبا دەبی خۆدەکو یەک لەوانە کە دەبی سەرپەرشت هانی بدەن تەرزیعی بکەن و هەمیشە لەگەڵی بن و داوای لێ بکەن پێویستە لە دابین بکەین گرینگەوە شێوازەکەی چۆن بێ شێوازی هەندانەکەی شێوازەکەی نەرم بە نەرمیبی بەوە بیانی ئەوە نابی بە بەتود و تیژیبی بە نەرمیبی دەگەی دابێتولەوەی بە ئوسلوب و بەڕێگاچۆبی کە قەنەعەت بە منداڵەکانیان بکەن و بۆەوەی سوور بن لەسەر خوێندن. سڵی خوا لێبێ ما بزانم دایک و باوک سەرپەرشتیاری قوتابی چی بکات تاوەکو قوتابیەکەی سەرکەوتوو بێت لە تاقیکردنەوەکان بە تایبەتی ئێستاکە لە تاقیکردنەوەکان نزیک دەبینەوە. وڵا و هاوڕێم باسی کرد دەبێت لە ماڵەوە داک و باوک و سەرپەرشتیاران زۆر زمینەی وا بڕخسین کە خوێنکار بتوانانی تێیدا بە ئاسوودەی بخوێنی و ئەوان هانی بدەن ئەوەندەی کە ئیمکانەبی یارمەتی بدەن لە دەرسەکانی ئەوە. بەڵام جگەل لە هاندانی ماڵەوە بە ڕای خۆم خوێنکار لە ڕێی کۆکردنەوەی زانیاری دەرەچی یعنی مەسەن کتێب خوێندنەوە و تەجروبەی دیکە ئەوە هەمووی هاندەرە بن و پاڵپشتە بن بە ئەوەی خوێنکار لە تاقیکردنەوەکانی خۆی سەرکەوتوو بێ. ئەوەی کە زۆر گرنگە ئاعتیماد بە نەفس زۆر گرنگە بۆ قوتابیان بۆ خوێنکاران. ئەگەر خوێنکار زۆربەی زۆری ئەو خوێنکاران هەتا ئەوانەی کە زیرەشن ئەچنە ناو تاقیکردنەوەکان هەندێک زار تووشی حاڵەتیش لەژان و ئەوە بن و ناتوان دەرەجێ باش بینن ئەوە هەمووی لایەنی با بڵێن ڕۆحیان زعیفە ئاعتیمادی با بڵێن متمانە بە خۆبوونیان زعیفە بۆیە تووشی ئەو حاڵەتانە بن. ئەوە زۆر گرنگە لە ماڵەوە سەرپەرشتیاران هەمیشە هانیان بدەن و متمانەیان بۆ دروستکەن کە ئەتوانن لە با بڵێن تاقیکردنەوەکانیان و لە دەرسەکانیان سەرکەوتوو بن. قوتابیت هەیە؟ من ئێستا نیمە ناوڵە کوڕەکانم دەرچوینە و کچەکانم دەرچوون. الحەمدولیلا. کاتێک کە قوتابی بوون تۆ چیت پێدەگوتن بە تایبەتی چۆن هانە دەدان وەکو خۆت هاندانەکانی تو کوو لە بۆوان؟ وڵای شکر منداڵەکانی من زیرەک بوون ینی باوەڕ ناکەم زۆر پێویستیان بە ئەوەی من ینی هاندانی منەوەی بەڵام دیسانیش ئێمە لە ماڵەوە ئەوەندەی کە بۆمان کرابی و لە دەستمان هاتبی ئەو زمینەمان بۆ ڕەخساندون کە بتوان پێت باشە سەردانیەکان کەم بکرێتەوە خەڵک کەمتر بستەکن یەکتری هەتا تاقیکردنەوەکان کۆتایی دێت. بێگومان جاری وایە سەردانی و میوانی ئەوانە ڕێ لە خوێندکارەگری دەرس بکە مەسن تۆ بەیانی امتحانت هەیە تاقیکردنەوەت هەیە ئەگەر میوان هات و مەزای خوێندن نەبوو بەڵێ بێگومانەوە تەسیری خراپیە بێ حەقە ئەوە لە بەرچاو بگیرێ ئەوانەی کە خوێندکاری تاقیق ئەوانەی لەبەر تاقیکردنەوەیان هەیە خەڵک کەمتر هاتوچیان بکە تا ئیشەکە ئەو تاقیکردنەوەکانی خۆیان تەواوەکەن بێگومان لە ناو بەشێک لە خێزانەکان کێشە و گیر و گرفت دروست دەبی چەندە گرینگە ئەو کێشانە کە هەن بە تایبەتی لەو کات و ساتەی لەو قۆناغی باسی نەکەن ڕای بگرن تاوەکو قوتابی مێشتی لەکن کێشەی دایک و باوکی نەبی یان لەکن کێشەی خێزانیان نەبی بەڵکو تەنها بیر لە سەرکەوتن بکاتەوە لە تاقیکردنەوەکان. تا کێشە و گیر و گرفت هیچ وەختە نەبی باشە ینی بێگومان ئەو کاتانە پێویستە داکوباب لەبەرەوەی بەرپرسیارەتێکی زۆر گەوریان لەسەر شانە ئەو کاتانە حتا کێشە و گیر و گرفتەکانی خۆشیان بەلاوە بنێن تا منداڵەکانیان بتوانن بە ئاسوودەی و بە ڕێکپێکی تاقیکردنەوەکانی خۆیان بکەن. سڵاوی خوا لێبێ. سڵاو لە زەرابشتان. ئێستا کات و ساتی تاقیکردنەوەکان نزیک دەبینەوە دایک و باوکی قوتابی سەرپەرشتیاری چۆن کەشێکی ئارام بۆ قوتابی بڕەخسێنێت تاوەکو لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بێت. سیستمی خوێندن لە کوردستان سیستمی پەروەردە و پێگەیاندنە بەڵام هێندەی گرنگی بە پەروەردەکە دەدرێت بە پێگەیاندن نادرێ چکە بەڕاستی منداڵی کۆر پێویستی لە تەک منهەزی خوێندن پێویستی بە پێگەیاندنە پێگەیاندن چۆن دەکرێت ئەو کەشەر چۆن دەڕەخسێ بۆەوە بەڕاستی ئەوە دەبێت خێزان هاوکاری سیستمی خوێندن بکە مەکتەب بکە
پەیمانگە و زانکۆکان بک بەداخەوە تا ئێستا ئەوە هەما هەنجە لە نێوان هەم دامەزراوەی خوێندن و هەم خێزان نابیندرێ هەردوو لا پێویستە بە ئەرچی خۆیان هەستن چ دامەزراوەی خوێندن چ خێزان پێویستە هەموو لایەکمان تێبگەین کە جیرێک لە ئێستادا لە گەشەکردندایە ئەو جیلە بە ئاسانی نایەتە سەر شاڕەی خوێندن و پێگەیاندن ئەوەندەی تۆڕە کۆمەڵایەتی تەکنەلۆزیە تەنانەت وەرزش هەمووی لەسەر حیسابی خوێندن و پێگەیاندرا دەبێ وا بکەین هەر یەکە و ڕێزکەی خۆی وەرگێت ڕاستە تەکنەلۆزیا گرنگە ڕاستە مۆبایل گرنگە بەڵام دەبێت ئەو گرنجەی لایەنە گرنجێ بکرێتە خزمەتی پێگەیاندن تا ئەستا نەکراوە سەردانیەکان پێت باش نییەکم بکرێتەوە لە کاتی تاقیکردنەوە خەڵک کەمتر بستەکن یەکتری ڕەنگە ماڵ هەبێ شوێنی نەبێ قوتابیەکە ئەو کاتەشی لێ بە فیڕۆ بڕاتن بە تاکید یعنی ژینگەی خوێندن ژینگەیە چی گرنگە دەبێت چۆن بتوانانی ئەو ژینگە بەڕەخسینی لە هەم لەو هەموو شۆی کە پێویست ناکە دەکرێت بیخێەوە بە تابەتیش ئەو خوێندکارانەی لە قۆناغی هەستیاردان مەسەلەن لە قۆناغی وزاریدان ئەوانە پێویستیان بەوەیە مەسەلەن ماڵە هەژارێکەیە شوێنی مولایمی نییە بۆ خوێندن تۆ نابێ ببیە بار و لەوەی کە ژینگەی خوێندن لەو خوێندکارە تێک بدەیت قوتابی سەرکەوتوو بێت پێشەچی دەبی پلانی هەبێ چکە بێ پلانی خۆی بەشەر کەوچی دروست بووە خی گەورەوای دروستی کردیا هەردەم گۆڕانکاری بکە پلانیشی هەبیتن لێ خی گەورە مشکە کامل و تەواوی دایتەمە هەتا ئەمە ئیشی پێ بکەین و کاری پێ بکەین پێشەچی دەبی پلاندانێن بۆ بابزانم لەگەڵەوەی کە خوێنەری سەکتێ لە دەست دەبینم قوتابیشی بەرە ئەلحەمدولیلا قوتابیمە پۆلیدەی ئامادەیم لە ئامادەی کوردستانی کوڕان یاخۆ سەرکەوتوبی بابزانم تۆ چۆن پلانت دانێت تاکو لە تاقیکردنەوەکان سەرکەوتوبی پلانەکانی تۆ چۆنیە ئێستا کە باتەم شا بکەین سواری 5 2024 ئیمتحانی کۆتاییە وەرزی دووەم پلانەکانی من کووە یەکەم جار با نمونەی وەرگین ئیمتحانی ئەحیا زیندەزانی خۆمە مامۆستا 4 بەندی بۆ داخل کردوین ئەمن دەم چ دەکەم 3 بەندی دەخینم لە خلالی و هەفتەی ئەن ڕۆژێکدا دەم 3 بەندی دەخینم پاشە ڕۆژێک پێش ئیمتحانی دەم بەندی 4م دەخینم بەندی کۆتایی پاشان دەم ڕازعەت کامل دەکەمەوە قسەی دایک و باوکت ئامۆژگاریەکانی دایک و باوکت دەبتە پاڵنەڵەیەک دەبتە هاندانێک دەبتە تەشجیعکردنێک لە بۆ تو بەنسبەتە خۆم هەر کەسێک ئامۆژگاریم کا لێ وەردەگرم چکە ئامۆژگاری هەم شۆکی جوانە هەمیش پند و عیبرەتی لێ وەردەگری زائیدەن ئەگەر تەطبیقی بکەی لە دنیادا سەرکەوتو دەبی وەکو قوتابیەک کە کاتی تاقیکردنەوەیە حەز دەکەی لەو ماوەیەدا خەڵک بێتە سەردانتان یان حەز دەکەی لە کەشەی ئارامدابی ئەو 1-2 هەفتەیە کە سەردانی ماڵەکەتان نەکات و خۆت خەریکی خوێندنی خۆت بی طبعا يعني بخود دەزانی ئەگەر تەڵەبە لە کەشێکی ئارام دابیتن ئەوە خوێندنی زیاتر پێ دەکرێت ئەوەی هەیت یونیتی ئیلا تەرکیزکردنە لە سەخیندنەکەی ڕاستەوانە ئەگەر ئەتو هەر خزمت بێ خزم و کەس و کارت بێت طبعا خینەکەت پێ ناکرێت داکو باشت پێ دەرێ کوڕم وەرە خوارێ یان کوڕم وەرە میوانان بەڕێکە کوڕم وەرە خواردن و ئاو چای لۆ میوانان بێت طبعا کاتوە لۆ نامێت خینەکەی بکەیت چۆن سەرپەرشتیاری قوتابی دایک و باوک بتوانێت کەشێکی ئارام دروست بکات لە ماڵەوە بۆ قوتابی تاوەکو لە تاقیکردنەوەکانی سەرکەوتوو بێت زۆر سپاس دەستان خۆش بیدن بەخێر بن دەرەق بە پرسیارەکەتان دەتوانین لە چەڕ هەندێکەوەی مەقسە لەبارەوە بکەن وەکە ڕوون واشکرا ئێستا ئێمە لە سەرومەندی ئیمتحانەکانی پۆڵی دوازین دەتوانین بە جۆرێک ژینگەی چوار لەبار بڕخسیێنی بەتابەت ئەوانی کە قوتابیانێکیان هەیە لە قۆناغی دوازێ ئامادەینە کۆمەڵێک پرسی وەکو مەسلەی سوۆشیال میدیا بە زۆر لە جۆرەکان داخرانێکی بەسەردا بکرێت چکام داخرانە دەبێت هۆکاری بۆی کە ژینگەیەش لە بارتر و ئارامتر لە ماڵەوە بەرەخسێتن ئەمە دەزانی فەزایەکی زۆر نادروست ئێستاکە لە ئەنجامی ئەو شەپۆلە کە پێڵێن سوۆشیال میدیا تەنگی بە
بەشێک لە کەسانە هەڵچینەکە ئێمە لە ئینگلیزی پێڵێن تینێژەریانەوانێکە لە خۆناغی هەرزەکاری دانا ئەمە گرفتێکی زۆر گەورەی دروست کردووە جا ئەگەر ئێمە بە زۆر لە زۆرەکان دەرگە سەرمەدا بخین دەبێتەوە کاری بۆەوەی کە ژینگەش دەبات و قوتابیان لە خۆناغی دوانزەدا توان سەرکەوتو بن بۆەوەی خەونەکانی خۆیان وردە هەوڵ بدەن بیچنەوە ئەمە ڕەهەندێکی ترەوەیە کە فەزایەکی دەرونی ناخۆش ئێستا کە بە زۆر لە زۆرەکان لە کۆمەلگا هەیە ئەوەی کە مەسەلەی بارودۆخە داراییەکە وا پێویستە ئەمە قوتابیان تاڕە دێک لێ دوور بوون و ئەمە چۆن نەکرێتن دەبێ ماڵبات هەم دایک هەم باوەک لەو پرسانە کەمتر بورژێنرێ لە ماڵەوە بۆ ئەوەی ژینگەیش دەبارتر بۆ قوتابی دروست بکرێتن مامۆستا ئای زۆر دەبینین زۆر جاران کێشەی خێزانی کە دروست دەبێت کاریگەری ڕاستەوخۆ لەسەر قوتابی بەجی دێڵێ چەندە گرینگە ئەگەر دایک و باوک کێشەیەک لە بینیان دروست بوو بە تایبەتی لەو کات و ساتی تاقیکردنەوە لە قوتابیەکەی بیشارنەوە پێی نەڵێن چونکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر قوتابی دەبێتن وەگرو ناشکرا ئێمە لە کۆمەلگەی شەرقی دەژین کۆمەلگەی شەرقی کۆمەلگەیەکە بە سەرتەرکردنی ماڵبات تێدا زۆر دەوری هەیە ینی هەم ژن هەم پیا و کاتێک کە گرفتێکی خێزانی دروست دەبێتن بە جۆری لە جۆرەکان قوتابی دەکەوێتە بەر ئەم شەڕاو یانە ئەو تەوژمەی کە لە ماڵەوە دێ کاریگەری بەسەریدا هەیە چارەسەرکردنی ئەمە چۆنە بێتن پێویستی بەوەیە کە معالەجە بکرێتن بە تایبەت لە لایەن باوکەوە یاخود لە لایەن دایکەوە ئەمەش لە ڕێگەی ڕۆشنبیرکردنەوە کاتێککە کۆمەلگە وردە بەرەو ڕۆشنبیرکردن هەنگاو دەنێتن ئیدی ئەو گرفتانەی کە لە نێوان هەردوو ڕەهەندەوە هەردوو هاوسەرەوە کە دەکەڵە بڵێن هەم ئافرەت هەم پیاوە چارەسەری ئاسانتر دەبێتن بەڵام لە ئاستی چینەکانی خوارەوە دەکرێت بڵێن ئەم گرفتە تاوەکو ئێستاکەش بەردەوامی هەیە بە جۆری لە جۆرەکان ئێمە نەماتوانێت چارەسەر بەوە بدۆزینەوە چارەسەری ئەمەش بەڕێی من ئەوەیە تەنها چارەسەر ڕۆشنبیرکردنی تاکە و دواتە ڕۆشنبیرکردنی ماڵباتە و دوای ڕۆشنبیرکردنی کۆمەلگا بەگشتی ئەی پێت چۆنا بۆ منە دایک باوک هانی قوتابیەکەی بدا برێ ئەگەر لۆ قۆناغی دەرچووی ئەمن بەو شێوازە پاداشت دەکەم ئەو هەدیت پێدەبەخشم لە چوارچێوێکی دیاریکرااو دابێت سەبارەت بە پرسیارەکە ئێمە دەکرێت بڵین بەسەر چەند ئاسێکدا بەشی بکەین لە قۆناغی سەرەتاییەوە ئێمە وا فێرکراوین هەم خۆم هەم ئەوە کە لە دەوروبەریشم بوو هەم خوشکەکانم براکانیشمیانی باوک هەمیشە یان دایک بەڵێنێک بە تۆ دەداتن دەڵێتن ئەگەر تۆ سەرکەوی من ڕەنگە بایسکیلێکی بۆ بکرم ڕەنگە من یاریەکی لعبەیەکی گەورەت بۆ بکرم بۆ نمونە ئۆتۆمبیلێکی گەورەت بۆ بکڕم ئەمە لە کۆمەلگەی شەرقی زۆر هەیە بەڵام ڕەنگە هەندێک جاریش لێکەوتی هەبی بەڕاستی جاری وە هەیە باوک بەڵێنێک با منداڵەکە داتن دەڵێتن کوڕمەگە تۆ سەرکەوی لە قۆناغا من بۆ منە هاوینەکە دادێتن دەدبم بۆ بەژاری پێکردن لە نادیەک لێوێن دەبێ بە یاریزانی یانێ هەولێرگریمان کاتێک کە تو هاندانە هەبێتن بەڕاستی دەبێت جێبەجێش بکرێتن بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیان بوو سەبارەت بەوەی کە قوتابی لە کاتی تاقیکردنەوەکانی سەرکەوتوو دەبێت ئەگەر بێت و لە ماڵەوە کەشێکی ئارامی بۆ بڕەخسێت کەواتە پێویستە لەسەر سەرپەرشتیاری قوتابی لەسەر دایک و باوک دەبێت لە ماڵەوە کەشێکی ئارام بۆ قوتابی بڕەخسێنن و سەردانیەکانیان کم بکەنەوە بۆ نمونەوە خەڵکی دیکەش بۆ نمونەوەی کە دەزانی قوتابی هەیە لەو کات و ساتانە مەچوو سەردانی ئەو ماڵانە مەکە هەمووی خلالی دوو هەفتەیەکە ئەو هاتوچێت تەعزیل بکە ئەو سەردانیەت لە کاتێکی دیکەدا بڕۆ بۆ ئەوەی قوتابیەکە ئەو کەشەیکەتەیدایە لی تێک نەچی دەبێت قوتابی تەنها تەرکیزی لەکەنەوە بی چۆن بخوێنێ و چۆن نمرەی باش بەدەست بێنێ دەبێت دایک و باوکەکانیش ئەگەر کێشە و گیرروگرفتێک لە نێوانیان دروست بوو لە پێش چاوی قوتابیەکان باسی نەکەن چونکە کاریگەری ڕاستەخۆی لەسەر دڵ و دەرونی ئەو قوتابیە بەجێ دێڵێت ڕەنگە کاریگەری لەسەر قوتابیەکە دروست دەکاتن وا دەکا ئەو قوتابیە لە بۆ پرۆسەی تاقیکردنەوەکان وەکو پێی زوڵام نەداتەوە قوتابی هەیە لە کاتی تاقیکردنەوە فکری لەکردنەوەیە کە دەبێت کێشەکەی دایک و باوکی گەیشتبی بە کوێ باشە و دایک و باوکانیش پێویستە لە سەریان بەڕاستی ئاگاداری قوتابیەکانیان بن زۆر تەمەشای موبایل نەکەن و زۆر تەمەشای کەناڵەکان نەکەن دەبێ هانیان بدەن بە قسەی خۆش تەرجیعیان بکەن بڵێ ڕۆڵاگەت و لەو بابەتەی دەرچووی ئەگە لەو قۆناغی دەرچووی ئەمن گەشتەکەت پێ دەکەم ئەمن ئەو شتت لە بەرامبەردا پێ دەبەخشم بەڵام ئاگادار بین بەخشینەکانیشمان هاندانەکانیشمان لە چوارچێوەیەکی دیاریکراوبی بۆ ئەوەی کاریگەری خراپ لە داهاتوو لەسەر و منداڵە بەجێ نێڵێت تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەور دەسپێرمە شاد و کامران بن خواتان لەگەڵ